خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. تێڕوانینی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بۆ پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئەم دۆخەی ئێستا چۆن هەڵەسەنگێنن؟ بۆ ئایندەی هەرێمی کوردستان پلان و بەرنامەیان چییە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک هێزێکی کاریگەری ئۆپۆزیسیۆن پلان و ڕوئیا و بەرنامەی بۆ داهاتوو چییە؟ تا ڕادەیەک بێدەنجیەک هەیە. هەموو ئەوانە لەگەڵ بەڕێز فاتح سەنگاوێن دامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوکات پەرلەمانتاری ئەو حەزبە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بەر لەوە من دەمەوێ زانیاریەک یان دوا زانیاری لەسەر موچە بە ئێوە بڵێم. موچەی مانجی نیسانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لیستەکە نێررا بۆ بەغدا بۆ وەزارەتی دارایی عێراق و جگە لەوە 49 ملیار دیناریش وەکو داهاتی هەرێمی کوردستان خرایە سەر بانکە فیدراڵیەکەیان بانکی ناوەندی عێراقی. ئەمە وەکو نیەتپاچی وەکو ئەرکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی. وردبینی لە قایمەکە تەواو بۆ و گرفتێکی ئەوەتۆی تیادا نییە. بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا باسی لیستی موچە و موافقەی لیستی موچە نەکراوە. تەیف سامیش لە سەفەرێکە. ئەوەی هەیە زانیاریەکان ئەوەیە بەر لە هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر دەستی سیاسی و دەستبادانی سیاسی لە مەسەلەی موچەدا ئەگەر بنبڕیش نەبوو بێت بەڵام بە تەواوەتی کەم بۆتەوە. بۆ لەبەرەوەی هەر یەک لە بەڕێز سەرۆکوەزیرانی ئێستای عێراق محەممەد شیع سوودانی لەگەڵ چەند لایەنێکی تری شیعە ئەیانەوێت کوتلەیەک پێک بێن و چاوی لەوێ بێتە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و کوتلەکانی تریش وەک ئەم جارەکانی پێشوونیە پێویستیان بە کووردە. بۆیە دەستبادانی سیاسی لە مەسلەی موچەیە تا هەڵبژاردننی داهاتوو و دەرکەوتنی ئەدگارەکانی گەر هیچ نێتە پێشەوە بۆ موچە دروست نابێت. بەڵام تەیف سامی بەڕاستەوخۆ و توێتی من ئەم بابەتە واژۆ ناکەم پابندم بە بڕیاری دادگای فیدراڵیەوە بەڵکو دەبێت فەرمانێکم بۆ بێ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە من پابند بکات لەبەرەوەی من نەکوتلەم هەیە نە پشتی سیاسیم هەیە من تەنها وەزیرێکی میهەنیم. بۆیە هیچ مانگێک تەیف سامی بەبێ فەرمانی محەممەد شیع سوودانی واژۆ ناکات. وا بڕیارە میکانیزمێک دۆزراوەتەوە بەڕێز سوودانی وەزیری دارایی لە چەند ڕۆژی داهاتوو یان لە چەند سەعاتی داهاتوو هەرچەندە سبەینێ پشووی فەرمیە و جومعە و شەمەشی بەسەردادێت بە ئەگەرێکی زۆرەوە لە سەرەتای هەفتەی داهاتوو ئەگەر خێراتر بێ ئەوە بە ئۆنلاین و بە پەلەی لێ بکەن ئەوە لە سەرەتا پارە دەگات. ئەجینە ئەوەی ماوە لە سەرەتای هەفتەی داهاتوو بە ئەگەرێکی زۆرەوە ئەو پارەی کە پێویستە بۆ موچە بۆ هەرێمی کوردستان دەنێڕێت. ئەمە تا ئێستا دوازانیاریە لەسەر چیرۆکی موچەی ئەم جارە. جا لە موچەوە بە دەست بە بەرنامەکەمان بکەین مامۆستا. ئێوە 6 مانگ و چەند ڕۆژێکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە. حکوومەت پێک نهاتوە. ئێوە هەرزوو بڕیارتان دانا حکوومەتەوە. جا بابەتەکە چێتەوە سەر موچەش هەڵبەتوانە تێڕوانینتان بۆ ئەو دۆخە چییە؟ بۆ ئەو دۆخە چاک بەستووە و وەستاوە چییە؟ بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ بەڕێز سڵاو ڕێزم هەیە بۆ تەواوی ئەوانەی کە متابعی ئێمەکەن لە بەرنمەیە. لە ڕاستیە جارێوەکو بەڕێزت وتت جێی داخەکە دوای 6 مانگ لە هەڵبژاردن و دوای 5 مانگ لە سوێن خواردن هێشتا ئێمە نەگەیشتوونتە ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێت و حکوومەت پێک بهێنرێت. دیارە وەکوجاری تریژ وتومانە ئەوەی کە بەرپرسە لەم دۆخە بریتین لە یەکێتی و پارتی بەو پێیکەوە ئەوان بەرپرسن ئەوان زۆرینن و بەرپرسن لەوەی کە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن. خۆی هەر لە سەرەتاوە هێزەکان گوڵی بوون بە چەند بەشێکەوە یەکێتی و پارتی و سەرەتانەوەی نوێش گوڵی مەیلی ئەوەی هەبوو کە بەشداری لە حکوومەتکە
ئێمە وەک یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتاوە ڕامان گەیان کە بەشداری ئەم کابینەیەی حکوومەتی هەرێم ناکەین، یەک دوو هێزێکیش لەوانەیە ڕابوو بێتن، ئەوە کۆمەڵی دادگەریش ڕوونە کە هەر لە سەرەتاوە بڕیاری ئەویاندا کە هەر ناشنە پەرلەمان. کەواتە ئێمە لە بەردەم دوو بەراین بە شێوازێکی گشتی، بەرەیە کە پێی وترێ دەسەڵات کە بەرپرسە لە پێکێنانی دەستەی سەرۆکایەتی بۆ پێی دەستەی سەرۆکایەتیش بووەتە بەشێک لە پاکێجی دەسەڵات، ینی کاتێککە ڕێکەوتن نەکرێ لەگەڵ یاوترێ سەرۆکی پەرلەمان بۆ چێ و جێگر بۆ چێ و با بڵین سکرتێر بۆ چێ، ئەوەش بووەتە بەشێک لە پاکێجەکەم. و بەرەی ئەوەی کە پێوتێ ئۆپۆزیسیۆن ئەویش بۆ خۆی پەرتە، ینی وەکو ڕوونە کە یەک هێز نییە، یەک کوتلەنین، یەک بەرەنین، ئەکرێ گوڵی ڕای جیاوازیان هەیە کە ئەمەش بۆ خۆی لەلایەکی ترەوە لاوازیکی داوە بەوەی کە ئەوانی تر زۆر گوێ نەگرن لەوەی کە ئەو ئۆپۆزیسیۆنەی کە هەیە قورسایی زۆرە و پەستانی زۆرە، کە ئێمە هەر لە سەرتاشەوە لە بانگەشی هەڵبژاردننا وتمان بە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە ئەتانەوێت ئەم دۆخە گۆڕانی بەسەرابێ یا ئەبێت دەسەڵات بکەنە کەمینە، نەتوانێت ئەم هێزانەی ئێستاکەکە لە دەسەڵاتان حکوومەت پێک بێننەوە، یا لانی کەم لاوازی بکەن بە جۆرێکە گوێ بگرێ بۆ ئۆپۆزیسیۆن و گوێ بگرێ بۆ شەقام. ئەوە ڕووی نەدا، ئەوەی کە ڕوویدا ئەوەیە کە ئەوان بوون بە زۆرینەیەک نزیکی لە بەڵێن 1965 بەڵێن پارتی ئەڵبەت بەڵێ ینی کەواتە لێرە ئەگەر چی ئەگەر نیسبەتێکیش تەزویر و ساختەکاری بێ بەس ڕێژەیەک هەیە کە ئەتوانین بڵین خەڵک ئەمانی ڕاست پاردووە. جا بۆیە پێویستەکە بڵین یەکێتی و پارتی ئەگەر ڕێز لە وەگوڵی هێزەکانی یەکگوێ بە هێزی ئۆپۆزیسیۆنی ژنادن یا گوێ بە دەنگدەرانی ئەوانی ژنادن، حەقە ڕێز بگرن لەو خەڵکی کە ئەوانی ڕاست پاردوو بۆ ئەوەی کە حکوومەت پێک بێن، چکە لە کۆتاییە ئەو متمانەیان بەدەستهێناوەتەوە. کەواتە ئەوان بەرپرسن لەو دۆخەی کە ئێستاکە با بڵین لە ئارادایە بەوەی کەوە حکوومەتیان با بڵین پێک نەهێناوە. تەمەن لە پێش حکوومەت دەبێت دەستی سەرۆکایەتی پێک بێ، بەڵام لە ڕووی کرۆکەوە لە ڕووی حەقیقەتەوە ئەوەیە کە بێمان ڕێک بکەون. خۆت شەزانی کە تاوەکو ئێستاکە 11 بۆ 12 دانیشتن کراوە، لەم 11 بۆ 12 دانیشتنە کە سییانیان لەسەر ئاستی لوتکەی دەسەڵات بووە، ئەوانی تر زیاتر بۆ ئەوە بووە کە بەرنامەی حکوومەت ئەبێت چۆن بێ. دواتریشت باز لەوە کراوە بە بڵێن پۆستەکانیش جۆرێک لە پۆلێنکاری تیا بکرێ، بۆ نمونە ئەوەی کە سەرۆکایەتیەکان، ئەوەی کە وەزارەتە ئەوەی پێوتێ سیادیەکانن، ئەوەی وەزارەتە خەدەمیەکان و پۆلێنکاری تریشەیە دیارە بۆ خواردتر. بەڵام نەگەیشتون بە چۆنەڵی ڕێکەوتنێکی کۆتایی خۆ دەزانی ئاخر جار کۆتاجار لە دوکان بوو، دیارە شتی تریان دیارە پێشنیار کردووەتەوە و لە کۆتایە ئەبێ ڕێک بکەون. بەڵام ئایا چۆنەڵێ ئەمە تاکۆوە بن و ئایا ئەو شارع ئەو با بڵێن شەقامە کە لەلایەکەوە کێشەی خزمەت گوزاری هەیە، لەلایەکە کێشەی موچەی هەیە، لەلایەکەوە لەوانەیە دایاندام و دەستگا و با بڵێن فەرمانگەی جۆرا و جۆر چه حکومی چه ناحکومی چه کۆمپانیاکان پێویستیان بە کۆمەڵی یاسا هەیە، کۆمەڵە شتەیە کە پێویستی بە بانگێشکردنی وەزیرێکە، پێویستی بە بانگێشکردنی کەسێکە، یعنی یانەوێ ئەم خەڵکە بۆ بەرەو شۆ بڕوا. ینی مەبەستمەوەی ئەم بێباکی ئێمە دوێنێکە دانیشتنی خۆشمان کرد لە پەرلەمانی کوردستان وەکو با بڵێن لیستی یەکگرتوو یا بڵێن کوتلەی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستانە، لێوەشە باسی ئەوەمان کرد کە ئەم بێباکیە بەڕاستی شتێکی زۆر ئەگەر یەکێتی و پارتی 65یان لابێ بەڵام معارەزە 35 لایە خۆ وانە ئەو 35 بایی ئەوە حەقتان داوە بە جەماوەری خۆتان لە ڕەخنەگرتن لە بەدواداچوون لە قسەی حەق و ڕق بۆ ئەوەی کە بڵێن ئەمە تاکەی ئاوا بێ چاوەڕێکێتی و بزاخۆ گەر هەر چاوەڕێکێتی و پارتی بکەن چی بۆ ئۆپۆزیسیۆنێک ئەمێنێتەوە کە فشارێک لەسەر یەکێتی و پارتی دروست دیارە هەریەکە ئێمە خۆتەزانین چەند جۆرێک چەند بەشێکین، یەک بەشنین و چەند کوتلەیەکی ئۆپۆزیسیۆنێک کۆکراوە نیە. بەڵێ ئەوە نییە بڵێ گشتی یەک سەقفێکی هەیە. من کە ئێمە کاتی خۆی ئێمە ویسمان دەنگە ناڕازیەکان وتمان ئەگەر لە هەڵبژاردنیشە ناتوانین ببین بە یەک لیست، بەڵام ئەکرێ دوایی لە ژێر یەک
چەترا کۆب بینەوە یەک دەنگە ناڕێزەکە هەمومان جۆرێک لە هاوپەیمانێتیەکمان هەبێ بەڵام بەداخەوە هەم ئەوە نەکراوە هەم هەر لە دوای هەڵبژارنی پەرلەمان و هەندێک کەوتنە ناکۆکی و هەندێک بەشداریان نەکردو ئەوە ڕوونە بەڵام ئەوەی کە هەر کەسە بەرپرسە لەوەی کە خۆی چی کردووە لە ڕاستیە من ئەگەر باسی بە بڵین کوتلەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کەم ئێستا ئێمە وەکو ئەوەی کە ئێستاکە هەیە پەرلەمان دەستەی سەرۆکایەتی نییە بەڵام ئێمە خۆمان وەکو کوتلەی یەکگرتوو خۆمان بە بەرپرس زانی و هەم لە لای خوای گەورە بەرپرسین و هەم لە لای خەڵکەکە و هەم وەک وجدان و ئەڵە ئیمانی خۆمانیش بەرپرسین لەوەی کە ئایا ئێمە دانیش زۆر جوانە زۆر جوانە قسەکەی بەڕێزت پرسیاری نەکتۆ پرسیاری هەموو خەڵکەکە ئەپرسێەوە کە لە 20 دەوە هەڵبژاردن کراوە لە 2 دوانزەوە ئێوە سوێندی یاساییتان خواردووە چیتان کردووە لە ڕاستی ئێمە لە چەند ئاستێکە کارمان کردووە ئیشمان کردووە لە ئاستی شخصیە یعنی وەکو تاکەتاکەی پەرلەمانتارەکان بەردەوام ئێمە بە شەو بە ڕۆژ خەڵک پەیوەندیمان پێوەکە بۆ کێشەی تایبەتی خۆی هەندێکی پەیوەندی بە وەزارەتەکانەوەی هەندێک پەیوەندی بە دایرە و فەرمانگەکانەوەی هەر ئەمڕۆ من خۆم وەکو شخصی وەکو نوێنە باڵی کەسێک لە ناو لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستانە یا کوتلەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە پەیوەندیم کردووە بە بەڕێوەبەری بۆ نمونە ئاماری سلێمانیەوە سەبارەت بە موچەی بژمێرەکان و بەڕێوەبەرەکان و ئەوانەی کە ماوەی لەمە پێش بە سەرژمێری هەستان موچەکەیان لەکوێ لای شێ بۆچی نادرێ مەبەسم بۆیە بە دوواداچوونم کردووە گەیشتومەتە نەتیجەیە بڵاوم کردووەتەوە وەڵامم داوەتەوە ئەم شتانەمان زۆرە ئەمە وەکو تاکەتاکەی ئێمەوە بەردەوامیش ئەمەمان هەیە بێجگە لە کاروبارێکی گشتیکەین دووش وەکو کوتلەکە ئەو شتێک کە زانی بێتمان جگەلەوەی ئەوەی کە جەناب فەرمووی قسەی حەقووان ئەوە بەردەوام ئێمە خەریکە بڵێم تۆزە زیاد لە پێویستیش کۆنگرەی ڕۆژنامۆسی و قسە و بەیاننامەمان تۆزە زیاد حەقەکە بە تۆزێک ڕقیشی تیاابێ مامەسەڵ دەسەڵاتەوانە بەڵێ ئەوانەمان کردووە ئەوانەمان ژووتووە ئەوە بە ڕادەیەکیش ینی ئەوجا ئێمە ینی تەنانەت من بۆ نمونە بە چوومە بۆ لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوەکانە لیژ نەبوو مەچوون بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان لێرە داواکاریەوەیە بەڕێزت دەستێکی باڵات لەوە ڕۆژنامە شایەتیەوە بۆ دەم بەڵام مەسەلەی حکوومەت بەستم لە شەخص نییە ببوورە بەبستمەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی کە منە ئێڵێم هەر کەسێکمان ئەمەی کردووە یعنی بەم شتە متەفەڕیقە و پەرتەوە وڵی هەرێکە لە شوێنە شتێکی کردووە وەکو کوتلەکەش ئێمە تاوەکو ئێستاکە 2 داوامان تۆمار کردووە لەسەر 2 وەزارەتی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان یەشێکیان تایبەتە بە تێستی تاقیگەکانەوە تاوەکو ئێستاکە لە دادگای بەرایی لە دادگای کارگێڕی بە بڵێن داوامان تۆمار کردووە تا ئێستاکەش 5-6 دانیشتنمان کردووە پارێزەرەکانیانمان بان کردووە یعنی لەسەر ئەوەی کەوا کە تاقیگەکان بدرێ دراوە بە کەرتی تایبەت و خەڵکێکی زۆر زیانی لێکە تازە وەزارەتی تەندروستی کەوتە ناو کتێبی گینس دەیتر ئەوەش خۆی ئەمە شکلاتمان هەیە و کرۆکیشمان هەیە باز لە شتێکەکەم کە پەیوەندی هەیە بە ژیانی مەبەستم ویە تا ئێستا کە 5-6 جار ئێمە هەم خۆمان وگوڵی کەسی کوتلەکەمان و هەم پارێزەرەکانمان و تاوەکو ئێستا 5-6 جار ئەوانمان بان کردووە لە دادگا لێپرسینەوەمان کردووە شتمان تۆمار کردووە ئەوان قسەیان خۆیان هەبوو ئێمە قسەی خۆمان هەبووە نەوەستاوین لەلایەکی تریشەوە لە وەزارەتی داد بە هەمان شێوە ئەوەی کە پەیوەندی بە تۆمارکردنی مڵکەوە هەیە لەوێش جارێکی تر هەر بە بڵێن داوامان تۆمار کردووە و ئیجراعات و ڕێوشێنەکانی مانگرتووەتە بەرکەواتە وەکو ئەوەی کە ئێمە لە پەرلەمان بین جۆڵاوین لە ڕاستیە هەر ئەوەندەش وازانم بە ئێمە ئەکێ لەم قۆناغا و ئەو قورسایی ئێمە شەمانە ئەگەر ئێمە من جاری تریشتومە ئەگەر ئێمە 7 پەرلەمانتار بین خەڵکی بە ڕازی نەبێت لە ئێمە ئەگەر بای 14شمان نەکرد بۆ خەڵکی یعنی ئەوەی کە ئەرکی ئێمەیە ڕۆڵی ئێمەیە ئێمە کەم تەرخەمی ناکەین ئێمە بەڕاستی ئەرکمانە خۆ ئێمە ئەکرا ئێمە بەشدار بین بۆ نمونە لە حکوومەتە و بەشداری ئێمەش بۆ خۆی قورساییەکی تریەدا بۆ نمونە ئەم حکوومەتە بەڵام لەبەرەوەی ئێمە بەڕاستی ئەو متمانەیەمان نەبوو کە ئەتوانین ڕۆڵی خۆمان بگێڕین و ئەتوانین ئەو هەموو ئیمکانیاتە مرۆیی و توانایی کە لە ناو یەکگرتووە هەیە کە جەناب و خەڵکی زۆرە زانێ کە ئێمە
ئیمکانیاتی زۆری بەشەریمان هەیە و خەڵکی زۆری وامان هەیە کە فعلەن هەر شایستەی ئەوەیە تۆ بیخەیتە دەوڵەتێکی حکومەتداریە بەڵێ فعلەن بەشدار بێ بەڵام بۆچی ئێمە ئەوە ناکەین لە ڕاستیە بێمتمانەی هەست دەکەین نەواجیهەکان گۆڕاوە نە بەرنامەکەش گۆڕاوە ئەوەی کە ئێمە ینی پێتان باش بۆ ئۆپۆزیسیۆن بەڵێ پێمان باش و خزمەتی ئێمە لە دەرگایەکی ترۆ بێ ئێمە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە ئێمە چۆن خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان کەین و داکۆکی لە مافەکانی کەین جا ئەم داکۆکیە ئەگەر تۆ ڕازگۆبی لە حکوومەتە ئەتوانی گەورەترین ڕۆڵت هەبێ و ئەگەر ڕازگۆشبی لەوەی کە پێوتێ ئۆپۆزیسیۆن و هێزی نەیار بە دەسەڵات ئەتوانی لەیەوە خزمەتکەی چاودێری بکەی بە دوواداچوون بکەی ڕەخنە بگری شتێک ڕاستیەکان بخەیتە ڕوو چونکە لە هەردوو جار لە هەر لەم بارەشە ئێمە دوژمن نین بەڕاستی ینی ئێمە ئەمانەوێت خزمەتی خەڵک بکرێت جاییتر خزمەتەکە لێرەوە بکرێت یا لە شوێنێکی تر هەستمان کرد لەوە ناکرێت ئێرەمان ئۆپۆزیسیۆنەوەکرێت مامۆستا بالمناسبە من کاندید بووم سەرەتاکەی وا بڵاو بووە وا چۆتە زەهنی خەڵک کە من دەرچوو مەسەلەن ئەوە بە پرسیاری شخصی لێم وەرنەگری مەسەلەن زۆر جار کە من هاتم سەر شاشیان شتێک دابەزێن و سۆشیال میدیای خۆمە نووسن تۆ بە مەعاشی پەرلەمانتاری تێر نەبووی چوی بۆ تەلەڤیزیۆنیش لێرەش مەعاش هەرەوێ جوان ئەو مەعاشەی کە وەریەگرن لەو ماوەیە کۆی پەرلەمانتارەکان بە هەر سەد پەرلەمانتارەکەەوە خەڵک پرسیاری لەسەر هەیە لەسەر حرامی و حەڵاڵی و ئەو مەعاشە بۆ چوونی مامۆستا چیە لەسەرەوە بڵێ زۆر نامەتاحم بۆ پرسیارە بەڵام ئەبێ بیکەم بەڵێ نەنا ئاسایە چکە و خەڵک ڕۆژانەوە بە خۆمیڵێ جاری وایە من شتێک بڵاوەکەمەوەڵێ بە حرامتان بێ ئەوینە یعنی بۆن مانجی پێشوو لیستەکە ڕاگەندرا کە پەرلەمان و سەرۆکایەتی نامەی برادێک نامەی بۆ ناردومەڵێ من دەنگم داوە بە تۆ بەیانی مەعاش وەرەگریت کە پێویستم بە پارێ ینی ئەوانە خۆی ئاجارە من یەک شتەیە گرنگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بیزانێت لەسەر حرامی حەڵالی بەڵێ باشە من مفتی نیم بەس شتێ دوو شت هەیە گرنگە من لێرا بیڵێم یەکێکیان ئەوەیە کە خۆزگا خەڵکی هەرێمی کوردستان وا ڕابهێنرایە یا قەناعەت و کولتوری وابوایە کاتێک کە پەرلەمانتار هەڵە بژێرێ بۆ ئەوەی کە نوێنەرایەتی ئەو بکە چاوی لەوە بێ ئایا ئەم پەرلەمانتارە یا ئەم کوتلێ بە فعلی بەکاری پەرلەمانتاری هەڵەسێ بە ڕۆڵی خۆی هەڵەسێ یاخود بە ڕۆڵی خۆی هەڵناسێ چونکە ئەمەی کە تۆ پێڵێ موچەی پەرلەمانتاری ئەمە شتێکە بڕاوەتەوە بە یاسایەک جاییتر ئەگەر ئێمە ئەگەر کەم کرێتەوە پێشتریش لەگەڵی بووین ئێستش لەگەڵین بەڵام ئەبێ چاوی خەڵک لەسەر ئەوە بێت کەوا فعلەن ئەم پەرلەمانتارە بەکاری خۆی هەڵساوە هەڵنەساوە ئەمە کرۆچی حرام و حەڵاڵێکی دەرەخا بەڵێ لێرە ینی ئەگەر منێک سبەینێ ئەگەر پەرلەمانیش کارا بێ ئەگەر بە ڕۆڵی خۆم هەڵنەسم لە ئێسەوە تا کۆتایی ئەو ڕۆڵی پێویستە لە چاودێریکردن لە بەدوواداچوون لە وەڵامدانەوەی خەڵک لە یاسادانان لە مەسلەی بودجە ئەگەر بەم کارە هەڵنەسام ئەو کاتە وەک هەر کەسێکی تر ئەگەر تۆ لە پەرلەمان بی مامۆستایەک بی کورە خاوەن تەکسیەک بی نازان هەرچی بی کە لە کاری خۆتە پێی هەڵنەسای حتمما ئەو کارە پێت حەڵاڵ نییە ئەبێ لەمە بپرسی ئەو جا ئێمە لێرە بەرپرس نین لەوەی کە ئەمە ئەم حاڵەتە دروست بووە ئێمە یعنی وەکو ئەو پەرلەمانتارانی کەین من باسی ئیشی خۆمانم کرد ئێمە وەکو خۆمان بەشەکەی خۆمان بەردەوام لە جوڵە و لە کارابووین نەوەستاوین یعنی ئەگە پەرلەمانیش بێ هەر ئەمەیە و بەڵام هەندێشتی بۆ زیاتر بێ کە پەیوەندی ئەمە خاڵێک شتێکی شێت و باسی شتی شخصیت کرد من حەز ناکەم و بڵی منیش بیڵێم بەس با بۆ یەک جار بیڵێم خوا ئێمە تاوەکو ئێستا وابزانم 22 ملیۆنمان وەرگرتووە وابزانم شتێکی وایە گەر ئین نەبێ تۆ قەناعەتەکەی کە من توانی ومە لەم فترە 17 ملیۆن ببەخشم هەر شەرنی هەمووی خۆم بێ پێم خۆشە ینی ماڵ بە بەخشین کەم ناکە بەڵێ مرتاحویژانی کەسی تری ینی من کەسی تریش پرسیارەکە مۆجە بۆ مامۆسافاتی حسابی نییە من بەس کەسی تری هاوبەش بووە توانیمە لە خەڵکی تریشی وەرگرم بۆی بزانین کە ئێمە گوڵەی بەرپرسانە مامەڵەکی لەگەڵ ئەم کەیسە کەواتە لێرە حەڵاڵەکەت ڕوون کرد بەڵام ئەگەر بێت و کەسێک لە ئەکتیڤی پەرلەمانیشە تەنانەت دەگەرم بەڕێوەبەری عامێکە تا وەزیرە تا سەرۆکی حکوومەتە بەرچی خۆڵ هەڵنەستێ گومانیتیانە پارەکەی پێ وەکو مامۆستایەکەوە گوتم کە چۆنەڵی بەو شێوەیە بێت تەنانەت پێشکەشکاری ڕاست حتمما حتمما ئەمە بۆ هەموو کەس هەر ڕاستە لە ڕاستیە لە هەموو ئیشێکە هەر بەو شێوەیە لە ڕاستیە باسی متمانەت کرد وتت
وازیهەکە هەرە وازی هەیە بەرنامەکەرە و بەرنمەیە یەکگرتووی ئیسلامیش وەکو جەنابەت فەرمووت کە خەڵکی دەوڵەت مەداری زۆر تێدایە جوان کەواتە ئێوە چ جۆرە حکوومەتێکتانەوێت دوای ئەو هەموو ساڵە ڕەخنەمان گرد مزاهرە کرا کورە خەڵک شەهید کرا یعنی شوێن سووتە هەموو ڕەخنی ینی هەموو شتێک گوتراوە نیە ئەم کابینەی دێ بۆی متمانەیەک بگەڕێتەوە ئاهێک بەبەری لە کەسوکاری شەهیدان و ئەنفالەوە حتا ئەگاتە خەڵکێکی تری هەرێمی کوردستان ئەبێت زۆرە کابینەیەک بێ لە ڕاستیە ئێمە قسەیەکمانەیە لە سەید القەومی خادیمهم یعنی گەورەی هەر خەڵکێک ئەبێ خزمەت گوزاریان بێ ئێمە ئەوەی کە ئەمانەوێت لەم دەسەڵاتە دادپەروەریە خزمەت گوزاریە مافی خەڵکە ئەوەی کە ئەم وڵاتە هی هەمومانە ئەم وڵاتە مڵکی کەس نییە نابێ کەس خۆرخی بکە نابێ کەس خۆی بە خاوانی بزانێ ئەوی تر بە میوان بزانێ نابێ خەڵکێک هەبێ پێوتێ دەرەجە یەک و دەرەجە دوو نابێ خەڵکێک هەبێ کە هەست بکە دەرفەتەکان لە بەردەمیای یەکسان نین نابێ هەست بکەین ئەگەر سبەین یە شتێک هاتە پێشەوە ئەم کۆمپانیا پلەیەکەوە ئەوە دووە ئەگەر بەس بەهۆی نزیکی لە دەسەڵات یا لە بنەماڵەوە یا لە هێزێکەوە یا لە کۆمەڵە کەس کە پشگیریەکەن سبەینێ دامەزران لێ دێ نابێ هەست بکەین ئەمان حیزبیە ئەویان حیزبی نییە ئەبێ ئەو کەسەی کە لە دەسەڵاتایە ئەو هێزەی کە لە دەسەڵاتایە هەموو خەڵکی بەوەی بە کەسی خۆی بە هاوڵاتی یەکسانی ئەم وڵاتە ببینێ هەموو کەسی هەست بە ئیطمئنان کە نابێ هیچ کەسێک لەبەر هیچ ئینتیمایەکی جیاوازی هەست بە هەڕەشە بکە هەست بەوە بکات کە ژیانی پارێزراو نیە هەست بەوە بکات کە بەرژەوەندی پارێزراو نییە هەست بەوە بکات لەبەر ئەوەی کە پشک نادا بەم حیزب بەم بەرپرس بە شتە ڕێگەی لێگیرێک با بڵێن بەرژەوەندیەکانی خۆی کارەکانی خۆی بەڕێ بکە لە هەرێمی کوردستانە من وازانم ئەم یەکسانیە نییە ئەم دادپەروەریە نییە بەپێی تۆ بەپێی من ئێمە زانین هەر دەسەڵاتێک کە دروستەکری هەر حیزب دروستیەکە و تەبیعیشە و حیزبە بەرپرسە لەوەی کە چۆن ئەداکرێ بەس نابێ لەسەر بنەمای حیزبایەتی مامەڵە لەگەڵ خەڵکا بکرێ لەگەڵ هێزەکانە بکرێ لەگەڵ هاوڵاتیا بکرێ ئێستا بۆ نمونە لێرە کە جادەی بۆ نمونە 100 مەتری ئەکرێ با بڵێن لە سلێمانیە ئەو زەویانەی کە لە دەور و پشتێتی نابێ هی خەڵکێک بێ بۆ منە هەست بکە لێی داگیرەکرێ هەست بکە بەشی ئەخورێ ینی بە کورتی حکوومەتێک دروست بێت لە خزمەتی خەڵکەکە بێت دووش هەندێک پرسی نەتەوایەتی گەورەمان هەیە ئێمە گەلێکی هێشتا واقعی ئێمە نەخەمڵیوە واقعی ئێمە ئەوەی کە لێن نەگەیشتۆتە کەناری ئارامی لە ڕاستیە ئێستا کەشی پێوە بێ هەندێک هاوکێشەی سیاسی بگۆڕێ ئێمە جارێکی تر دەکەوینەوە بەردەم هەڕەشە هەندێک واقع هاوکێشە هەیە بگۆڕێ لە بەردەم مەترسی گەورای ئێمە تاوەکو ئێستاکە مامەڵەکردنی ئەم هێزە دەسەڵاتدارانە وها نەبووە لە ڕاستیە کە ئەوەی کە پێوتیە دیموکراسیەکی ڕاستەقینە دەسا و دەستکردنی دەسەڵات متمانەبوون بە یەکتری ئێمە هەر لە سەرەتاوە لە 50 بە 50 یعنی نەمانتوانی پێکەوە هەڵکەین تاوەکو ئێستاکەش خۆیسە لە زۆر وڵاتە جایی وهەیە دوو هێز هەیە جارێ ئەمیانە جارێ ئەویان نەگەیشتێتەوە مەرحەلەیەمە ئێمە نەگەیشتێتە ئەو قۆناغی کە متمانە بە یەک بکەین ئەمە بۆ ئاسایشی نەتەوەی مەترسیدارە ئەو جەخاڵی ئیجابی هەیە لە کوردستانە کە لە شوێنی تر نییە کە ئێمە بێ سسمارمان کردایە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە ئێمە جیاوازیەکی زۆری دینی و مەزهبیمان نییە لە ڕاستیە یانی لەو ڕۆ ئێمە لە ئارامیین کێشەی مەزهبیمان نییە کێشەی ئاینیمان نییە ینی کێشەکان کێشەی سیاسی و نفوذ و دەسەڵاتە ئەگەر ئێمە بە عەقڵێکی جوانەوە بە مەسئولیەتەوە بە لێپرسراوەتی بەرامبەر ئەو ڕابردووی بوومانە لەو هەموو قوربانیە لەو هەموو زەحمەتەی کە کورد بەسەریە هاتووە بەرپرسانە مامەڵەکەین لە پێناوی نفوزی خۆمان حیزبێ دەسەڵاتێ بنەماڵەیەک شتێک بکەین کە بەڕاستی نەیخێنە مەترسیەوە خەڵکی ئێمەش لەم وڵاتە دەوڵەمەندە ڕایوەگە 65 دەنگدەرانیش بە هەر جۆرێک بێ لای دەسەڵات بێ بەڵام هێشتا خەڵک بێمتمانێ و خەڵک تووڕێ خەڵک پێویستی باشبوونەوەیە ئاشبوونەوە لە کێ یان لەگەڵ حکوومەتداریە لەگەڵ دەسەڵاتداریە مەسەلەن تۆ ئێستا ئەزانی ئەوە ئەمڕۆ 2025 وانە
والله لە 2015ەوە بێن هەموو هەفتەیەک ئەگەر یعنی لەبەروی سوێن دەبخوارد لانی کەم لە مانگێکدا من بەرنامەیەک دوو بەرنامەم لەسەر موچە کردووە ینی ڕێک 10 ساڵە ئەمە بۆ حل نەبوو ئەنی مەبەستم لەوەیە ڕاستە خۆی لە ڕاستیە من وا نازانم ئەو لە 1965 بە تەمان هەندێک لە عینەکانیشی تێکەوێ با بڵین ئەوەی کەمەنەتەوەیەتەکان یاخود ئەو پێکاتە نەتەوەی و ئاینەکانی تریشی تێکەوێ من وازانم دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە جۆرێک بووە ئەوەشی کە هێناویان ئەو ژمارەی هێناوە تعبیر ناکە لە ناخی خەڵک تعبیرەکە لە دەنگێکە لە ترسا لە برسا لە پرسان ناوەڕاستی کردوێتی لەم سێشتا ینی هەیە لە ترسی ئەوەی موچەکەی هەیە حاجەی هەیە جاری وایە 10 ساڵ موچەی خوراوە بەڵام 500,000 بەرێ 100,000 بەرێ بە 50,000 خەڵک دەنگی گۆڕیوە هەش بووە کە بەڕاستی ترساوە لەوەی لێپرسینەوە و کۆمەڵشتی لێ بکرێ یعنی من وازانم ئەگەر هەڵبژاردنێکی واقعی 100% ڕاست بکرێ ئەم هێزانە دەنگە هێنن بەس ئەو دەنگە نایان کە ئێستاکە هەیە بە تەکید دێنە خوارد لە 150 فترێک ئێوە لە حکوومەت بەشدارتان کرد لەسەر ئاستی وەزیر هەتا ئەو کابینێش لەسەر ئاستی مدیر عاموانە لە هەولێر و دهۆک و لە هەولێر نەتان بۆ بزانم لە دهۆک و سلێمانی هەتان بوو تا کاک سالاریش مدیر عامی کارەبا بووە نیە ئەمە بە چ ڕوویەک بەشداریتان کرد ئەمە تەمان ئێمە دوو جۆر هەڵبژاردنمان بووە لە هەرێمی کوردستانە هەڵبژاردنێک کە پەیوەندی هەیە بە پەرلەمانی کوردستانەوە ئەمە بۆ ئاستی پێکەنانی هەڵبژاردنێکی بووە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاکانەوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکانەوەی کە جەنابەت باسەکەی پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاکانەوە بووە پەیوەندی بە پەرلەمانەوە نەبووە یعنی ئێمە لە دوو پرۆسەی جیاوازا بووینە ئەوەی کە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاکانە بوو لە سنووری ئەملا ماینەوە لە ڕاستیە بۆ پێی کە توانیمانە ئیشانەی خۆمان ئەنجام بدەین بۆ پێی کە ئەمە ئیستحقاقی هەڵبژاردنێکی تر ئەوەی پەیوەندی بەولاوە هەبوو ئەو کاتێک کە ئێمە بەشداریمان کرد لە پرساندنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئێمە کەوتی نەژێر پەستانەوە یا ئەبێت ئیمزاکە بکێشینەوە یا ئەبێ واز بێنین لەو 18 پۆستە کە بە فعلی وەرمانگرت بوو کە 4-5 شیما بوو وەرمان نەگرت بوو ئێمە لە بینی دوو ئەو کاتە باسی 22 ئەحلاهما مڕون بەڵێ 22 چکە هەندێکی وەرنەگیرا بوو وعد وەربگیرێ لە بینی دوو بژاردا بووین یا ئەبێ ئیمزا بکێشینەوە و تەنازل بکەین و لەوانەیە کۆمەڵە پۆستی تریشمان پێ بدرێ یا ئەبێ سوور بین لەسەر بڕیارەکەمان کە زیانی هەیە بە مانای بەرژەوەندی ئەگەر ئێمە وەکو هێزێکی بەرژەوەندی خواز بووینایە بە مانە سەلبیەکەیت ئەنگینە هەموو کەسێ بەرژەوەندی ئەوێ لە ڕاستیە جا بەرژەوەندی لەوانەیە بۆ خەڵک بێ بۆ خۆت بێ بەرژەوەندی حیزبی بەڵێ ئەگەر بەرژەوەندی حیزبی بەمانە ئەوەی کە تۆ دەستکەوتی خۆتت هەبێ ئەبوایە ئێمە لە دوهۆکە بماینایەتەوە و دووسێ پۆسی تریشمان وەرەگرت و بەڵام ئێمە ئامادە بووین ئیمزایەک یەک ئیمزا خۆجای وای خەڵک زۆر ئەم شتانەکە خۆجای وایە لەوانەیە بڕیار ئیمزایەکمان نەکێشاوە ئامادە بووین واز لە 22 پۆست بهێنین کە وەکتم هەژدەیمان بە فعلی وەرگرت بوو کە لە جێگری پارێزگارەوە تایە بوو تاوەکو مدیر عام و بەڕێوەبەری گشتی و با بڵێن تا مدیری ناحێ و ئەوانە لە دەستگاکانی ترا ئەوە پەیوەندی بەوە هەبوو ئێمە کشاینەوە کە ئەمە کەم هەیە یعنی کەم هێزەیە کە بتوانێت بڕیاری وا بدا کەم لە ترسی ئەوانەی خاوەن پۆستە بەڵێ فعلەن خۆجای وایە تۆ ئەکشەیتەوە ئەوان نایان لەگەڵت وانە هێز هێستا لەو حکوومەتە بڕیاری کشانەوەی داوە زیرەکانی نهاتونەتە فعلەن ئێمە هەر 18 کەسەکە کە پۆستیان هەبوو هەر هەمویان کشانەوە و یەک کەسیان لە شوێنی خۆیان نەماوە لە کاتێکە ئاماژە هەبوو بۆی کە لە شوێنی خۆتان نامێنەوە لەوانە شتی تریشتان پێ بدەن ئەمە نیشانەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکی ڕەسەنی مەبدەئیە لە کوردستانەوە بەرژەوەندی ڕاستەقینەی خەڵک لەلای ئەو مەبەستە بۆیە کە لە دەسەڵاتە بێ ئێوێ بە جوانی ڕۆڵ بگیڕێت ئێمە کە لە وەزارەتیشە وەزیریشمانە بۆ خۆت ئاگاداری کە کاتی خۆی بەڵێنمان پێدرا کە بۆ نمونە وەزیری کارەبا وەزارەتی کارەبامان وەرناگرت بەڵێنان پێدان کەوا لە سامانە سروشتەکان و هەموو پێداویستێکمان بۆ دابینەکەن بەو بەڵێنە وەرمانگرت بەس دوای ئەوەی کە چوینە نایەوە کێشەمان بۆ دروستکە دوای ئەوەی کە ویسمان کۆمەڵە چاکسازی بکەین لەو وەزارەتە بە تایبەتی بیگوازینەوە بۆ غاز و ئەم بابەتانە کێشەمان بۆ دروستکرا کە نەمانتوانی کشاینەوە دەستمان کێشایەوە لە بابلین پۆست دروستە مامۆستا باسی دەسەڵاتمان کرد کە ڕخنەی خۆمان لە دەسەڵات گرت و باسی یەکگرتووی ئیسلامیشت کرد بەگشتی تۆ پێت وایە لە دەروی یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە هەیە مەسەلەن چەند ماوەیەک بەر لە ئێستا کاک شاسوار وتی 2 هەفتەی تر من پەرلەمان هەڵەوەشێنەوە دەنجی نییە
مثلا بەڕاستی ینی ئۆپزیسیۆنیش کاڵایەک نێ بە باڵای دەسەڵاتە؟ وڵی ئەگەر من وە بڵێ واقعی قسە بکەم و خاتر نەگرم دڵی بەوا قسە بکەیت من بەرەی سیکە وەکو چۆن ساحەی دەسەڵات پرێتی لە قەیران و پرێتی لە بێمتمانەیی ئەو گۆڕەپانشی کە پێی وترێت هێزی ئۆپۆزیسیۆن بە هەمان شێوە پڕێتی لە قەیران چونکە بەڕاستی ناکرێت لە دۆخێکی وەکو ئێستا تۆ کە خەڵکەکەت بەو جۆرەیە و چەندین ساڵە کێشە و گیرروگرفتی گەورەی هەیە ئەم ساحەیە تۆکمە نەبێ بەهێز نەبێ ئێمە خۆمان وا نابینین کە بەشێک بین لەو لاوازیە لە ڕاستیە و ئامادەشین بۆ چۆن لە هاوپەیمانێتی یەک لە ئەو متمانێن لەناو بە پزیسیۆنیشە هەمان ئەو بتمانێنێک کە لەناو دەسەڵاتە هەیە خۆ دەسەڵاتش متمانیان بەیەک نییە تا ئێستاچی و پارتی ئەگەر متمانیان هەبە نەگەیشتە 6 مانگ حکوومەت ئەڵبەت بەڵام زمینەی هیچکردنیان تا ئێستا لەبارە بڵێ خۆی وەگوتم لەوێش قەیران هەیە گرفت هەیە گینا ئێسلانی کەم ئێمە مواقعات داوای ئەومان لێکا کە ئێمە یەک بەرەبین ئەگەر ناوی نمەین کوتلەیەکیش یەک بەرە کەم نییە ڕاستە بەس دوان لەوانەی کۆمەڵی دادگەری نەهاتووە کیان هاتوو تەمسیلی ئەوانش نەوەی نوێ حوتی یەگرتو 22 مەسەلەن حسابی لانەکان تریش کە سێ دووە کاکداهور بۆ منە کاگعالی دووە هەڵوێست چوارە تا ئێستاکەی تر چوارە 26 کورسێکەکە عنی زۆرە بەڵێ 26 کورسی بێتە بەردەم پەرلەمانە گەر یەکگرتو بێ کۆمەڵ نەک یەکگرتو ئیسلامی بێ بەڵێ خۆی یەکگرتو من باشە یەکگرتوش نزیک من هەر باش یعنی ئەتوانن کە شتێک بکەن لە بەرژەوەی خەڵکی بێ بێگومان من هیوادارم بیشیکەین یعنی ئەم قسانە ئەەکەم لەبەرەوەی من پێم ناخۆشەکە جیاواز بین لەو بابەتانە و خاڵی هاو بەش هەیە لە نێوان هەمومانە و هەرێکەشی لەوانەیە بە ڕێژەیەک جوڵەی خۆی کردبێ کاری خۆی کردبێ سەرڕایەوە ئێمە لەوانەیە ڕخنەمان هەبوو بێ لەوەی کە هەندێک جار هەندێک ویستوان ئەو نێوانە زیاتر درزی تێ بکەن لە جیاتی ئەوەی کە ئێمە بەهێزی کەین و ببین بە ئەو پەیمانێتیەک لەوانەیە هەندێک قسە کرابێت کە ئێمە پێمان سیر بووە بۆ نمونە هەر خۆمان کە جای وای ڕوو لە ئێمەش بووە کەم قسانە بۆ ئەکرێ لەم کاتا لە کاتێکا تۆ پێویستیت بە یەکریزیە بۆیە ئەم گۆڕەپانەی کە گۆڕەپانی بە بڵین ئۆپۆزیسیۆنە پێویستە کاتۆکمە بێ ڕازگۆ بین لەگەڵ خەڵکە چونکە بەڕاستی یعنی ناومێدکردنی خەڵک لەلایەن ئۆپۆزیسیۆنە لە ڕابردۆ و تاکو ئێستاکە ئەوش بۆ خۆی زەرێکی گەورەیە کە داوێت یعنی ئێستا حەزناکەم جنابی حوت کورسی زۆر لە گۆڕانەوە سەیری کە بەداخەوە ئێستا خۆبینی واقعکە چۆنە ئەو ناومێدکردنە جاری وا هەیە من هەموو جار وتومە کاتێککە بزنەوەی گۆڕان 24-25 کورسی هێنێت و ناتوانێت ڕۆڵێکی گەورە بگێڕێ خەڵک لەوانەوە لە ئێمەش ناومێت بوتێتی ئەوە بە 5 کورسی و 6 کورسی چیەکەن یعنی لە کاتێکە ئێمە ئیسلاحی بەردەوامی نەرمان هەر کردووە یعنی جا لە ناو کۆمەڵگە بێت چ لە ناو وڵی وەکو ڕۆڵێکی ئۆپۆزیسیۆن بۆیە پێویستەکە ئەو کەسانەی کە یەکەم بەڕاستی پێویستەکە خەڵک هۆشیارتر بێ لەوەی کێ هەڵ ئەبژێرێ چونکە ئێمە خەڵکمە بینیوە هاتوو هاوار وشت هەمووشت نییە لە ڕاستیە جاری وایە پەرلەمانتارێک لە ڕابردووا بووە و لەوانەیە لە داهاتوویشا ببێ یعنی کە دێتە پاڵ ئەعلاموانە دەیهاش دەڵێت و ئیتر هەموو کەس پێی واجب بەڵام بڕۆ یا بێتە شتێکی تر یاخود بڕۆ لە ناو لیژنەکانە چکە یەکێ لە کاری سەرێکی پەرلەمانتار لیژنەکانە یەک کار ناکە یەک شت ناکە ئەوە ناکە مەبەستم ئەو جا وەکو هێزیش پێویستە کاتەوە بزانی کە مەبدەئی و تەمان لە کاری گروپە کاری گروپ گرنگە چۆن ئەمانە پێکەوە یەک هێزن یەک دڵن هاو تەبان کوجاری وایە تۆش خۆتی ژەیت کە پەرت بووی کە ڕاڕابووی کە نازانچی بی گرفت دروستەکە بۆیە من مافەدەم بە خەڵکی هەرێمیش کە ڕخنەیشی هەبێ لەوەی کە پێوترێ ئۆپۆزیسیۆن بەڵام بەڕاستی حەقیشە خەڵک قوڵتر بیرکاتەوە کێ ئەتوانێ نەکڕێن نەفرۆشرێنە لەسەر مەبدەئی خۆی ئەگەر کەمیش بک بەردەوام بێ ئەمانش گرنگن لە ڕاستیە هۆشیاریەکی ئەوێ یعنی هەموو شت ئێمە بەداخەوە ناڵم ساڵانێک زۆر ئیش لەسەر ئەم تەنها ڕووکەش و ئەوەی کە خەڵک لە زانستی سیاسیە پێوتێ پۆپۆلیستی و هاتو هاوارێکە بۆ پێشاوی خەڵک بێ لەبەر خەڵک بێ نەک ینی بۆی خەڵک شتێک پێ بڵێ نەک لە پێناوی خەڵکێک بەمانە ڕاستەقینەکەی و پاراستنی بەرژەوەندیان بۆی ئەمەش بەڕاستی هەر گرنگە
بەسی هەوڵێکەیە بۆ ڕژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق نازانمەکریان چی ڕوەدا لە عراق چکە وڵاتی مفاجین لە بەردەم کۆمەڵە گۆڕانکاریین قسێک هەیە کە هەوڵێک هەبێ بۆی هەندێک لایەن بەرەیەکی یەکگرتو دروستکە لە دەرەوەی یەکێتی و پارتی ئەمە دروستە بێ هەوڵەکە هەیە هەوڵەکە هەیە بۆ ئەوەی کە لە دەرەوە یەکێتی و پارتی بەرەیەکی تر دروست بێ بەڵام وردەکاری ئەوە هێشتر ماوێتی بەڵام لە ڕاستیشا پێویستە ئەوە ببێت چکە جارێ هەر یاسای هەڵبژاردنەکە خۆی بە جۆرێکە هێزی بچوو لەوانەیە بفەوتێ لە چۆنەڵی بەوەی پەیوەندی ساندیگۆیەوانەیە لەوانەیە ئەسڵەن هەر نەتوانی کورسی بەدەست بێنی بۆیە پێویستەکە ینی مەبەستم هەتا بۆی کە کورسیەکان بەدەست بێ پێویستی بەوە هەیە ئەمە لە لایەکە لایەکی تریشەوە بەغدا گرنگی و بایەخی خۆی هەیە تەنانەت ئێستا لەوانەیە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە پێداگریەکانی ناڵێم ڕوویایی نەگۆڕاوە ناڵێم یەکێتی پێشوو ئێستاوەکو یەکن یا هیچ ینی ئەکرێ یەکێک لە شتەکان ئەوە بێ کە ئەو گوتارێکی بووە بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەو گوتارە ئەگەر بە ئاسانی ڕێگە بکەوێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بۆ خۆی پرسیاری گەورەی لەسەر دروستە بێ بۆیە ئەگەر لەوانەیەیانێ مەسەن لەگەر لەوەیا بە هیچ بەدەستنێنێ بەهۆی گوتارەکەی و ڕەنگە لە نوێنەرانی عراق زەربەی پێکەوێت بەڵێ بێگومان ئەو کاتت لێرە خواستی دەستنەکەی ئەوێ درێژە بدابم چۆنڵی خواستەی خۆی داوای خۆی بۆی پێگەی لە بەغدا لاواز نەبێ بتوانێت هەندێ بەڵێن بدا بەو کەسانەی بەڵام ئەگەر ئاوا بە سوکی بڕوە ممکنە زەرری زۆر بکە و ئەمەش بۆ خۆی ینی مەبەسم کەواتە بەغدا گرنگی خۆی و بایەخی خۆشی هەیە ڕاستە لەوانەیە بەهۆی هاو کێشە نێودەوڵەتیەکان جاری وایە بەغدا بڵێ بەهێز و لاوازە بێ لەوانەیە ئەم بەهێزی و لاوازیش کاریگەری هەیە ڕوو بەتاکید لەسەر ڕێکەوتنەکانی هەرێم لەگەڵ پەیوەندی هێزەکان لە ناو هەرێمە بە تایبەتی یەکێتی و پارتی بەڵام بۆ پێیکە ئێمە سەر بە عێراقین و بەشێکین لە عێراق بەغدا حکوومەتی فیدرال بۆ خۆی قورسایی خۆی هەیە بۆیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان یا باڵێن هێزەکانی دەرەوەی یەکیتی و پارتی پێویستەکە بیر لەوەکەنەوە من خۆم لەگەڵەوان بەڕاستی هەمویان بەس بە پەرتینە چکە هەندێک جار هەیە ڕێکەوتنێکە هیچ ئەو سوودەی لێ نابینرێ ئەگەر هەموو پێشتر دووسێت تەجروبە هەبووە بەڵێ فعلەن ئێمە خۆمان زۆر جار هەیە ئەسڵەن زەرەرمان کردووە لەوە لە هەندێک لەو ڕێکەوتنانە لەگەڵەوەشە لەگەڵ هەموو هێزی جیاوازیشە ئەو کارەمان کردو ئەو پەیمانەتیمان کردو ئێستش بە هەمان شێوە ئەگەر هەر هەمووی پێکەوە یەک بێ لە ڕاستیە ئەتوانرێت قورساییەک هەبێ بۆ ئەوەی کە هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتیش ببن و ڕێی خۆیان هەبێ و ڕای جیاوازی خۆیان هەبێ و لەوێشەوە داکۆکی بکەن لە مافی خەڵکی هەرێمی کوردستان لە هەرێمە ینی هەموو جار کارەکە تەنها لە هەرێمە ناکرێت بگرە هەندێک جار لە هەرێمە گاتە بنبەست زۆر جار تۆ ناچاری بۆ پێی تۆش بەشێکی لە عێراق لەوێشەوە پەستانی خۆت بکەی تا ئاسی دوور نییە ینی هاوپەیمانێتیەکیش بکرێ ینی ئەوە شەر یەکێکە لە ئەگەرەکانە چنێ باس لە شتیوانە کراوە و ئەم وەلوانەیەکە لە خەلەلەکانیش کە پەیوەند جاری ڕابردوو زیانیدا لە هەرێمی کوردستان و ئێستش دوور نییە هەرزیان بدا هاوپەیمانێتی ئەم دوو هێزەیە هەرێکەی لەگەڵ لایەک لەگەڵ تەرەفێک کە ئەمەش ئێستش واریدە و هەر نەخشەکە ڕەنگە بە زۆری شتر بێ ئەم جاریان بەڵام مامۆستا باسی پەیوەندیە نێودەوڵەتیەکان کردبان بێمە خواردتر بێمە پەیوەندی ئیقلیمیەکان هەر بە فەرعیکەرات چێتەوە پەیوەندی نێودەوڵەتیەکان بەڵام مامۆستا سەلاحەدین بەهادین سەردانی تورکیای کرد ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستانە تورکیا هیچ فشارێکی لێگرتوو نەکرد کە بەشداری حکوومەت بکەیان تای تەرازوو بۆ پارتی دموکراتی کوردستان کەمێک قورسترکە من حەزەکەم یەک ڕاستیەک بڵێم کە لەوانەیە هەندێک جار بەهۆی ئەو گوتارە پۆپۆلیسی لە سۆسیال میدیا هەیە وێنە یەکگرتووی ئیسلامی کوردستان واگیرا بێ کە یەکگرتوو تورکیا چی وت یەکگرتوو ئەوواکە لە ڕاستیە ئەم قسەیە ڕاست نییە و دروستیە نەک ئەوە ئێمە لە کاتە هەستیارەکانیشە بۆ نمونە با یەک نمونەت بۆ بژێڕمەوە ئێمە وەک یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتی خۆی کە ڕیفراندۆم بوو ئێمە لەگەڵ ڕیفراندۆم بووین بەڵێ یعنی بەشداریمان کرد لە ڕیفراندۆم دروستە یەکێک لەو هێزانەی کە پەستانی لە ئێمە کرد لەگەڵی نەبوو کە ئێمە ڕیفراندۆم بکەین تورکیا بوو داوای لە ئێمە کرد بکشێتەوە بەس مامۆستا سەلاحەدین وتی ئێوە چۆن دەوڵەتتان هەیە ئێمەش مافی ئەومان هەیە کە ڕاپرسیەک بکەین بۆ بڵێ
بۆ حکومەت بۆ دەوڵەتداری بۆ دەوڵەتداری مافی خۆمانە بەبستم وایە لەو دۆخە زۆر هەستیارە کە جوای دوایەوە بەعزێ لە مقاتعەش دروست بوو بەنسبەت ئێمەوە ئێمە لەما کە شتێک ئەگەر هەڵەش بوو بێ ئەگەر هەڵەش بوو بێ بە مافی خەڵکی خۆمان مانزانی ئامادە نەبووین پاشگەز ببینەوە لێی کە باجیشی هەبوو بۆیە ئێمە لە هەموو ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا پەیوەندی ئاسایی نەگەمە پەیوەندی ژێربەژێرمان نییە و شتێکمان نییە کە سەفقات بێ زۆر بەڕوونی ئەوەی کە بە ئاشکرای ئەڵین ئەوەی کە خەڵک بە ئاشکرا ناوێرێ بیڵێ ئێمە لەوێ لە مەجلیسی تایبەت وتومانە کە ئێمە چ لە هەرێمی کوردستان چ کورد لە سووریا چ کورد لە تورکیا چ لە شوێنەکانی تر ئێمە لەگەڵەوەین کە مافەکانی دابین بکرێ و ئێمە لە ژێر هیچ پستانێک شانین و نایشی شارینەوە چ ئێران چ تورکیاش پێیان باش بووە ئێمە بەشداری لەم حکوومەتا بکەین و ئاماژەشیاندا علاقەتان لەگەڵ ئێران هەیە بەڵێ عێلاقەی ئاسایی بەڵێ پەیوەندیەکەتان لە تورکیا نزیکتران ئێران ئێمە سەردانی وەگوڵی نوێنەرایەتیمان لە هەردوو لا هەیە لە هەر کاتێکە پێویست بوو بێ هاتوچەی هەردوو لامان کردووە بووین لە هەردوو لە بەڵام بە تایبەتمەندی خۆمانەوە بەبێت تەنازول بەبەستمەوەیە ئێمە لە تورکیا نزیکتر دەکەون ممکنە بەهۆی ئەوەی کە ئەلەم دوایانە و لەوێ کۆمەڵە کەیس هاتوۆتە پێشەوە و پێویستی بە بوونی ئێمە هەر لە دوای ڕیفراندۆمەوە کە ڕێگە گیرا ئێمە کۆمەڵی هەوڵماندا بۆەوەی کەوا لانی کەم دەرگای تورکیامان لێدا نەخرێ ئەو پەیوەندیانەی کە هەمان هەبووە ئێمە تەمان پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا ئەگەڕێتەوە بۆ پێش دەسەڵات ئێمە هەندێک هێزی ئیسلامی هەبووە لە تورکیا هەر لە ڕەفاهەوە بگرە تاوەکو ئەم هێزانەی کە ئێستا هەن لەبەر ئەوەی لە چوارچێوەیەکا بوون نزیک بوون لە ئیسلامیەوە یا پاشخانی ئیسلامی بووە ئێمە پەیوەندیەکەمان پەیوەندی بەوە هەیە بەڵام خۆ ئێرانی شەر ئیسلامیە بەڵێ ئێمە لەگەڵ ئێرانی شەهر بوومانە و هەشمانە ئێستا نوێنەریشمانە سێکی تر یان ڕێخنەیەکی تر ئەگیرێ هەرچەندە من ئەو بابەتە پەس نەکەم دەستخۆشی لێ یەکەم مەسەلەن ئەڵێن زۆر تەییدی غەزاکەن بەڵام تەیید ڕۆژاوا ناکەن یان لەسەر زوڵمەکانی غەزە زۆر قساکەن بەڵام لەسەر زوڵمەکانی ڕۆژاوا قسە ناکەن هەرچەندە مەسەلێ بابەتەکە ئینسانیە من دوو کەسایەتیت بۆ باسکەم حاجی کاروان و کاک یەحیا نەوزەر زۆر ئینسانیانە ئیشی لەسەرەکەن ینی تەنانەت هەموو ئەوەی من لە بوارە ئینسانیەکەەوە سەیرەکە بەڕاستی جێی دەستخۆشیە بەڵام بۆ ئەو ڕوئایەتانە ئەو زەقبوونەوەیتان بۆ ڕۆژناوی کوردستان نیە خۆی لە ڕاستیە جارێ مەسلەی غەزە بۆ دەرکەوتنی بۆ دنیا و ئەو هەموو ڕادە و قەبارەی ئەو قوربانیانەی کە دراوە یعنی تۆ بیر لە 6,000 کوژرا و کەرەوە زیاتر لە 100,000 بریندار کەرەوە مناڵژێن وێران بوونی شارەکە ئەم دیمەنە لە پێشاوی هەموو مرۆڤێکە وەگوڵی بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە جایتر وەک جەنابەت فەرمووت باسی ئیسلامیش نەبێ باسی مرۆڤە باسی مافی مرۆڤ دوایی وەکو موسڵمان دوایی وەکو ئەوەی کە ئێمە میلەتێکی مەزلوین جارێ ئەمە سێ خاڵە کە ئێمە کۆکاتەوە ئەمە نەکەر ئێمە هەموو دنیای هێناوەتە جۆش ئەوانەی کە تۆزی ئازادی تیا بۆ چوونەتە ساحەکە بە ئەوروپیەکانەوە بە ناو زانکۆکانی وڵاتە ئەوروپی و لە ناو ئەمریکاشە ئەمە ڕووی داوە ئەمە بەسمەوەیە ئەمە بجگەلەوەی کە باسی فەڵەستین و قودس و ئەمانەی باڵێ هەندێک تایبەتمەندی ئیسلامیانەشی هەیە وەکو موسڵمانێک بەڵام سەبارەت بە ڕۆژ ئاوا ئەو قسەیە دروست نییە کەوا ئێمە لەگەڵ ئەوانە هاوسۆز نین هاوکار نین ئێمە لە ڕووی مادیەوە چ لە ئاوارەبوونیانەوە کە بە هەزاران تەن و بە هەزاران ئەتوانم بڵێم شاحینە دەعمان کرد ئەوانەی کە هاتوونە سووریەکان کە هاتوون بۆ ئێرە تەنانەت ئەگەر دروست بێ بڵێم لە زانکۆی گەشەپێدان هەر بۆ سووریەکان بای تقریبا $500,000 دەعمی قوتابی کراوە بە خۆڕایی وەرگیراوە بۆ ئەوتان پێنەگەێنراوەتە خەڵک باسمان کردووە بەس خەڵکێک هەندێک جار هەیە شەپۆلێک هەیە بۆ ناشرینکردن ئەوە زیاتر زەق بووە تۆ کاتێ پۆستێکەکەی سێرەکەی هەستەکەی بڵێ پلانێکی هین هەیە بۆ ناشرینکردن جا بالموناسەبە ئەم ناشرینکردنە خۆی لە خۆیە مەترسیە کاتی خۆی کە بەعس ئەیویست کورد لە ناوبەرێ ئەیود عوسات ئەمانە یاخین هەر جینۆسایدێکیش کە ڕووی داوە لە مێژووە سەرەتا بە پرۆسەی ناشرینکردن دەستی پێکردووە هەتا ئیسرائیل کە بۆ ویسی با بڵێن ئەم جینۆساید ڕووبدا ئەی الوحوش البەشەریە
یعنی مرۆڤ ئاژەڵەکان جا ئێمەش هەستەکەین یەک دوو ساڵێکە پلانێکەیە بۆ ناشرینکردن وەی سبەینێ ئەگەر ئیجرعاتێکرا بەرامبەرمان کۆمەڵی خەڵکە بێ پشگیری ئەمە بکات کۆمەڵی خەڵک بێت چەپڵەی بۆ لێبدا ئەم پرۆسەیە هەیە ژینا من پێتەڵێم هەر بای $2 ملیۆن بەس دەعمی خوێندکاری کوردی سووریا کراوە لەم سلێمانەی ئێمە بێجگە لە ئاوارە بێجگە لە هاوکاریکردنی بەردەوام بێجگە لەوەی کە بۆ ڕۆژ ئاوا یعنی بە لە خانەی $1 ملیۆن ئێمە و ڕێکخراوەکانی ئێمە دەعمی سووریای کرد وەک حزب هەتانە مام سەپارە بەڵێ نا وەک حزب نا ئێمە لە خەڵ ئێمە لە خەڵکی لە خەڵک باشە لەگەڵ ئەوەیان کە ڕۆژاوای کوردستان ببێتە ستاتیۆیەکیان وەکو چۆن نسامری واقعەکە فیدرالیتی چێ بۆ کەرێمی کوردستان بێگومان ئێمە لە لای تورکەکانیش ئەوەمان وتووە کەوا ئێمە لەگەڵ ئەوەین ئەو تایبەتمەندیانەی کورد هەیەی لە سووریا بپارێزرێ وەکو نەتەوەیەکی سەربەخۆ جاییتر ئەوە زیاتر واقعەکە وایە تۆ بێ لەگەڵ سووریا خۆیان ژواڵێت ئێمە ئەوەی کە مەزڵوم عەبدیڵێ ئێمە دەستخۆشیمان لێی کردووە و ئێمە لیژنەمان داناوە بۆ مەلەفی کورد لە سووریا و لە داهاتووشە هەوڵی زیاتری شەدەین بۆی بتوانین ڕۆڵمان زیاتر بێ ئەو دۆستانەشمان کە هەمان بێت لە سووریا داوامان لێکردوون کە پشگیری پرسی کورد بکەن لە سووریا بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا فاتح سەنگاوی دامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم خولە ئەندامی سەرکردایەتی لەو خولا ببی بە پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئاسوودە بووی لە بەرنامەکە بەڵێ زۆر بەس یەک پرسیاری حراج بوو من کە پێم ناخۆشە باسی ئەوانە بکرێویش طبیعیە من وەڵامدایەوە ئەوەی کە پەیوەندی بە موچە و ئەم بابەتانە پرسیار بوو لەمە لە خۆم کرابوو ئەزانم تا مەبەستمەوەی ئەوە لە ڕووی واقعەوە من بۆ گوتم پێشم ناخۆش بووتم ئەوەندەم پەیدا کردووە یا بەشدار بوومە لەبەرەوەی خەڵ زۆر باسی ئەمە ئەکرێت ئەوە ئەتوانم پرسیار بۆ من احراجی بوو بەڵام والله منیش بە احراجی بوتم پرسیارەکە کەموانە زۆر سپاس دووبارە زۆر سپاس بینەرانی خۆشەویست بە هیوایەوەی هەرێمی کوردستان و کوردستان هەر ئاوەدان بێ و کورد و مرۆڤایەتیش لە هیچ شوێنێک زیانی پێ نەگات و ئازار نەدرن لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئەم ویلایەتانەمانەتی خوای گەورە من خواتان لەگەڵ زۆر